ترشاتەکە دروستکراوی دەستی خۆمانە پێکاتەکەی خەیارە ترۆزیە لەگەڵ سێوی بنارزیە لەگەڵ شەلەمە لەگەڵ قەرنابیتە هەمووی خەزنی خۆمانە ترۆزیەکە لە بەعشیقەوە بۆمان دێت و لە پێنجێن و بۆمانیە ترۆزیەکەی و خەیار و ئەڵماس و قەرنابیت و ئەمانەشی هەمووی لە کەلاری خۆمانی کڕی لە فەلاحەکانی خۆمان دوایەوە بە سرکە خۆشی ئەەکەی اینجا ئەهێنینە بازارەوە جا ترشاتەکانمان پێکاتوە لە ترشاتی سوور ترشاتی عەمبە ترشاتی مدەبەس ترشاتی ڕووبەهەنارمان هەیە ترشاتی تونمان هەیە هەمووی دروستکراوی خۆمانە بس كم إذا تصور لك ما كاكا أما تشنكي كده أو 5000 پاستی ترشات چواروەرزە ئێستا ئەخورێت جاران بەس لە زستانە ترشات ئەخورا لە ڕمانگی ڕەمەزانشا زیاتر خواستی هاوڵیانی لەسرە هاوڵاتیانی لەسرە لەبەرەوەی حەزیان لێتی ئارەزویان بۆ یەکێ حەزەکەن لەسەر سفرەیان ترشات هەبێت زيتوني خماري إيراني ما هي كافي كوانتي جوان من أوقاتي تزود كشاو أكبي لە ڕەمەزانانە بە تایبەت ترشیات خواردنێکی تایبەتە لەسەر سفرە جوانە شتێکی سروشتی و جوانە ئیتر بۆیە خەڵکی حەزەکە دایمە لەسەر سفرێ ڕازاوێتەوە بەس ترشیات و ترشیاتش خواردنێکی خۆشە بۆیە ئێمەش وەکو خەڵکانی تر هاتوونی را ترشیاتەکڕین ڕووبەهەنارەکەمان بۆ دەرەوەی کەلارش لێ ڕوا بۆ سلێمانی بۆ هەولێر لێیان بردووە مشتەریمان هەیە بۆ بەغداد لێبن بۆ ئێرانش لێیان بردووە ترشاتەکەمان ئەو ترشاتی ڕووبەهەنارەمان